سڵاوتان لێ بە بەڕێزان لە ئەگەری بەڕێوەچوونی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستانە داهاتووی هەرێم چۆنە بینین لە پانۆرامایەم شەودا گفتوگوی لە بارۆکەین با ئامادەبوونی میوانە بەڕێزەکانی پانۆراما بەڕێز عەلی کەریمی نووسەر بەخێربێ سوپاس بە بەشداریکردنی ئێوە هەروەها بەڕێز ناسح حەمەحسێن ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێربێ سوپاس بە بەشداریکردنی ئێوەش هەروەها بەڕێز بەختیار تاڵەبانی کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان بەڕێزی لە ستۆدیۆی کورسات لە کەرکووکەوە بەشداری لە پانۆراماداکا سڵاو لە ئێوە سوپاس بۆ ئێوەش کە لە کەرکووکەوە بەشداری لە پانۆراماداکەن کاک بەختیار سەرەتا پرسیارەکان کاک عەلیمەوێ لە بەڕستەوە دەست پێ بکەم جەدەلی ڕێفراندۆم و سەربەخۆیی تەواوی شەقامی سیاسی هەرێمی کوردستانی داگیر کردووە بەڵام ئەوەی جێی تێبینیە جۆرێک لە ترس و گومان هەیە سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆسەکە و میکانیزمی بەڕێوەچوونی پرۆسەکە من ئەمەوێ لەو پرسیارەوە بۆ ڕێزێ دەست پێ بکەم هیچ میلەتێک لە جیهاندا لەسەر سینەیەکی ئاڵتوونی سەربەخۆییان پێشکەش کردوون ئەم ترس و گومانە بۆ ئەبێ لێرە هەبێ پێشێکی زۆر سپاسی ئێوە بەرنامەکەتان و بینەرانی بەڕێزی کورسات دەکەم حقیقەت ئەوەیە کە کێشەی ڕێفراندۆم کە ئەمن چاوەڕوانی ئەوەم دەکرد کاتێک کێشەی مەسەلەی ڕێفراندۆم پرسی ڕێفراندۆم بێتە پێشێ کە بەڕاستی کوردستان باشووری کوردستان لە ئاشتەوایەکی سەتا لە سەتی نەتەوایەتی و ملیدا بێ ئاشتەوایەکی حیزبەکانی سیاسی ئاشتەوایەکی تاک بە تاکی کۆمەڵانی خەڵک جا ئەو جار لەبەر وەی کە ئەو پرسە ئەوەندە بەلای منەوە مقدسە ئەوەندە بەلای منەوە مقدسە پێشەکیش بە ئەوەتان ئەرز بکەم باوەڕم بەوە نییە یەک تاکی ئەم کوردستانە تەنانەت پێم ناخۆشە وشەی بەکاربێنم پیا و خراپەکان و جاشەکانی ساڵانی هەفتا و هەشتاکانی پێشمەرگایەتیش دژی سەربەخۆی کوردستان بن هیچ کەس ئەم باوەڕم بەوەی نییە بۆیە کەوابوو ئەو مزایدەکردنە لە هیچ و خۆڕایی بیکەی بە دووزوونی ڕێفراندۆم و دوژی ڕێفراندۆم بەغێیرەز نیازێکی گڵاوی سیاسی هیچ شتێکی دیکەی لە پژنێت ئەوەی بە تەحەداوە دەڵم هیچ کەس ناتوانێت کوردایەتی بە شخصی من بفرۆشێتەوە کە دەڵم شخصی من بە هەموو هەواڵەکانم بە هەموو خەباتجێڕانی دەورانی ساڵانی 60 و 70 و 80کانەوە کە خەباتیان بۆ کوردستان کردووە بەڵام ئەوەی کە بۆ لای منەوە تەعەجوبە ئەویش ئەوەیە لە پرسێکی وا گەورەدا کە ئێستا بمان هەوێ نەمان هەوێ تاکە کەسێک خۆی کردوت بە عەلەمدار و هەڵگری ئاڵای کێشەی ڕێفراندۆم دەبوو کە ئەوەندە ئەو کێشەیە بۆی مقدسە دەبوو بەڕاستی ئەو پڕی تەواضعی نوان بە دەبوو هاتپا لەبەر دەرگای هەموو حیزبە سیاسیەکان بەو پەڕی تەواضعەوە نە جارێک نە دوو جار نە سێ جار هاتپا کوتپای کاکە پێویستیم بە یەکێتی نەتەوایەتی هەیە پێویستیم بە یەکێتی میلی هەیە پێویستی بە تۆ هەیە مەسەلەن باشترین فرسەت بوو کاک نیشوان ئەمری خوای کردووە تەعزیەیان هەیە برینێکیان هەیە کە خوێنی لێ دەچۆڕێت کوڕەکانی لێرن کچەکەی لێرێ دەهاتم بەو پەڕی تەواضعەوە تۆ سەرۆکی خۆت بە سەرۆکی هەرێم دەزانی زۆر باشە دواتر گەڕێمەوە لای بەڕێزە باشە دواتر گەڕێمەوە لای ئێوە لەوبارەیەوە گفتوگۆی زیاترەکەین بەڕێز بەختیار تاڵەبانی کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان بەڕێزی لە کەرکووکەوە بەشداری لە پانۆراماداکا سڵاوت لێبێ کاک بەختیار سوپاس بۆ بەشداریکردنتان لە کەرکووکەوە ئەگەر هەمان پرسیار لە بەڕێزێ بکەم هۆکاری ئەو ترس و گومانە سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆسەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان کە بە تەواوەتی شەقامی سیاسی هەرێمی کوردستانی کردووە بە دوو بەشەوە ئێوە بۆچیە گەڕێنەوە سپاسان دەکەم من پێم وان نییە ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت هەرێمی کوردستانی ئەم پرسە با بڵێن پرسی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستانی کردبێتە دوولەتەوە یان دوو بەرەوە بە شێوەیەکی گشتی ڕاستە ئەمڕۆ ڕەوتێک هەیە با بڵێن کامپێک هەیە مەعسکەرێک هەیە ئەو ڕەوتە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە با بڵێن گرەیەک جۆرێک لە کێشەیەک یان قەیرانێکی سیاسی چ لە ناو خۆیان چ لە ناو هەرێمی کوردستاندا ئەو قەیرانە سیاسی ناو خۆی ئەوەی کە هەشێتی بەرامبەر بە هەرێمی کوردستاندا کە دروستیشی کردویان بەشێک بۆ لەوەی کە ئەو قەیرانی دروست کرد بێت لەبەر هۆیەکی سیاسی ڕەنگە نەیەوێت ئەوها بێتە پێشەوەیان شامداتە بەر پرۆسەیە کە پێی وابێت لە کۆتایی پرۆسەکەدا بە قازانجی لایەنێکی سیاسی دیکەدا بکەوێتەوە لە ڕاستیشدا هەموو دەزانین پێشوانیە دوو کەس خلاف هەیە لەسەرەوەی کە پرسی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی پرسێکی نیشتیمانیە و بە هیچ شێوەیەک پرسێکی سیاسی حزبی نییە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو یان لە 2 ساڵی ڕابردوو هەوڵدرا بە زۆرە ملێ بکرێتە کێشەیەکی حزبی و بە بلی حزبێکی دیاریکراودا بدرێت
کەش پارتی دیموکراتی کوردستانە بۆ خۆیان ئەو فترەی ڕابردوو وایان کرد ئەم کێشەیە یان ئەم پرسە ڕاستتر بلێن ئەم پرسە وای لێ بکەنە پرسێکی حزبی و بۆکو مزادە بەسەر حزبێکی دیکە بەسەر حزبێکی دیار بیدەن و وەکو مزادە بەکاربێنرێت بۆ پێی کە دەیان گوت ئەمە مزادێکی سیاسیە ئەو حزب دەیکات و ناگاتە ئامانجێکی کەوت زیاتر بوو ئەوە بەکاردێت کێشەکانی خۆی پەردەپۆشکات دوجار کەزاندرا ئەمە کێشەکە جددیە و لە جددیتش بۆتە حتمیت ئێستا ئەوەی دیکە دەدۆزنەوە بەهانە و بیانوی دیکە دەدۆزرێتەوە بۆی کە ئەم پرسە بۆ سربەخۆی نییە زیاتر بوو ئەوەیە هەندێک جار لەسەر هەندێک سایتی ئەم لە ئەولاد دێنن ویان دروست دەکەن باسی ئەو دەکەن کە فلانە کەس وای گوتووە کەم بۆ سەر بەخۆیان فلان مەسئولی پارتی بۆ سەر بەخۆی نییە دوجار جەنابی سەرۆکی هەرێم ڕاستەوخۆ لە فۆرم پۆلیس بۆ فۆرم پۆلیسی و بۆ فرانس 24 ئەوی دووپات کردەوە کە ئەمە ڕفراندەمە بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان دوای ئەم قۆناغەش کە تێپەڕی و زاندرا کە پرۆسەکە و ینی ئەو بەهانەیەش نەما کە لایەنەکەی بەرامبەر ئەو یان ئەو ڕەوتەیان ئەو کەمپێک کە دەیەوێت ئیشی لەسەر بکات بەلاڕێیدا بەردیان وای لێ بکاتە پرسێکی سیاسی پرسێکی حزبی دوجار گوتیان ئەمە بۆ سەربەخۆیە هاتنە سەر ئەو خەتش کە بۆ سەربەخۆیە بەڵام ڕەنگە ئەمە بێتە حوشەی پشتەوەی تورکیا یان وەکو قوبرسێکی دیکەی لێبێت لە باشترین حالەتە دەڵێن ئێمە دەوڵەتێکمان ناوێت لە چەشنی میرنشینێکی ستەمکار وەکوانەی کە ئەمڕۆ لە وڵاتانی کەنداوەیە ئەمانە ئاماژەکانن ینی زۆر باشە یەکەم بەو شێوێ باس دەکرا ئەو دیاری چێژ باسی کردووە قۆناغی دووەم ئەو بکە وتیان حوشەی پشتی تورکیایە قۆناغی سێم ئەوەیە کە دەرێنە بێتە شانشینێکی میرنشینێکی ستەمکار جا بۆیە من پێم وایە من 100% لەگەڵ ئەو بەڕێزەی لە ئەستۆدیۆیە کاک عەلی کەریمی متفقم دوو کەس نییە لە هەرێمی کوردستان خلافیان لەسەر ئەوە هەبێ کە هەرێمی کوردستان پێویستی بە سەربەخۆییە و ڕیفراندۆمش بۆ سەربەخۆییە و کەسش خەونی هیچ تاکیی کوردش نەبێت یانێ هەموو کوردێک ئەمە خەونیەتی بەڵام ئیدی ئەمڕۆ پاسایی بۆ دەهێنرێتەوە تیارێکی معەن معسکرێکی معەن کامپێک پاساو دێنێتەوە ئەم پاساوە تەنها و تەنها بەڕاستی یعنی ئەمە خۆش ینی من پێم خۆش ینی ئەلەم مەوزع خۆیان بکەنە خاوەنی لە ئەو لایەنە سیاسیانی کە ئەمڕۆ یان ئەو کەمپەی کە ئەمڕۆ ئیش بۆ ئەو دەکات باشتر وابوو خۆی بکاتە خاوەنی ئەو پرسە لە کاتێکە نوێنەراتی ناوچەیەکی دیاریکراوی هەرێمی کوردستان دەکەن ئەو ناوچە دیاریکراوە نەخشی لە دەستکەوتەکان نەخشی لە شۆڕش نەخشی لە با بڵێن پرسە نەتەوەی زۆر باشە کاک بەختیارە گەڕێمەوە لای ئێوە دواتر بە شێوەیەکی گشتیدا هەبوو بە پێی درێژایی مێژوو زۆر باشە دواترە گەڕێمەوە لای بەڕێستان لەو بارەوە ئێمە گفتوگۆی زیاترەکەین بەڕێز ناسیح حەمەحسن مادام سەربەخۆیی لەسەر سینی زێر پێشکەش بە هیچ میلەتێک ناکرێت بەڵام باس لە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بکەین ئایا متمانەیەکی وا لای تاکی کورد هەیە کە لە چواردەوری سەرکردایەتەکەی کۆ بێتەوانێ و ڕوبەڕووی هەر ئەگەر و ڕووداوێکی نەخوازرا و بێتەوانێت کە ئەگەر هاتوو لە دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕەفراندۆم ڕووبدات ڕووداوێکی دەرەکی یاخود هەوڵێکی دەرەکی بۆ تێکدان و گەمارۆدانی هەرێمی کوردستان بەڵێ ئەم متمانەیە دروست کراوە من لەسەر سێ ئاستا توانم قسە لەسەر پرسی ڕیفراندۆم و سەربەخۆی بکەم ئاستێکیان نێوخۆییە و ئاستێکیان هەرێمایەتیە و ئاستێکیان نێودەوڵەتیە باسی نەخۆیەکە بکەین و بەڵامی پرسیارەکەی منیش بەخچکە هەرسی ئاستەکە پێکەوە گرێدراون ناتوانانی لەیەکیان داببڕی و من پێشووی باسی و ئاستانەش بکەم ئەمەوێ لە بینی مامۆستا و هەردوو میوانی بەڕێزە قسەیە کرا گوایە دوو کەمپ دروست بووە با بزانین ئەم دوو کەمپیەکی ئەمە ڕامانە کێشێتەوە بۆ ئەوەی کە دەنگەکان بۆ بەڵێ و نەخێر دابەژێبێ یا دابەژ نابێ و پێش قسەکردنیش لەسەرەوە من حەزەکەم ئەوە بڵێم کە ئێستا تا ئەم لە حەزەی کە ئێمە دانیشتوین و ئەم بەرنامەیەکەین کۆدەنگێکی نیشتیمانی پتە و مکۆک لەسەر پرسی ڕیفراندۆم و سەربەخۆیی نییە بە سەراحەت ئەیڵێم ئاخر جاریش کە دوێنێ ئەمە ڕامانە کێشێت و دیسان باسی کەمپەکان بکەینەوە وەڵامێکیش بۆ هەندێک کە باسی کەوتنی قوتابخانی سلێمانی ئەوانەکەنەوەش فرسەتێکم بێتێ بۆی وەڵامی ئەوەش بەمەوە چکەمانە هەمووی ڕەبتیانەیە بێکەوە گەر عفو بکەیت ئەگەر عفو بکەیت
لەسەر مستەوەی ناوخۆیە من حەزەکەم پێت بڵم بێجگە لە نەبوونی کۆدەنگی نیشتیمانی ئێمە کە ڕاپەڕینمان کرد پێش ڕاپەڕینیش بۆ ئەومان کرد حکوومەتێکی هەرێمی لۆکاڵی دروست ببێ کە هەمومان لە پشتی بین ئێستا بە کورتی خەڵک ناوێ ئەم ئەزمونە دووبارە بکاتەوە ئێمە هەر ئەزمونێکمان بێتە پێش هەر کیانێک دروست ببێ دەوڵەتی ناوەنەی هەرێمی ناوەنەی ویلایەتی ناوەنەی کیانی ناوەنەی هەرچێکی ناوێنەی ئەبێ ئەو دەوڵەتە ئامانج نەبێ تەنها ئامانجمان دروستکردنی دەوڵەتەکە بێ ئەبێ ئەو دەوڵەتە هۆکار و شێواز و وەسیلە بێ بۆ خۆشگوزەرانی تاکی کورد بۆ خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە ئەوەمان ناوێت جا بێجگەلەوە تۆ ئێستا بە تازە ئێمە باسی ئالیاتەکەین لەم سێرە یعنی هینی بۆ دانراوە مەوعیدی بۆ دانراوە بۆ پرسێک کە تو تا ئێستا یەک بست هەنگاو نەناوە لەسەر ئەوەی چی بکرێ و چی نەکرێ ئێمە خۆتان نەزانن تا ئەم لەحزەیە پەرلەمان کارا نەکراوەتەوە باشە کە پەرلەمان کارا نەکراوەتەوە لە بەدیلی پەرلەمانە کە من پێم خۆش نییە هیچ شتێک بێ بە بەدیلی پەرلەمان و ناشبێ لانی کەم ئەبووە ئیتیفاق لەسەر ئەوە بکرایە کە منەوە لە نووسینێکی خۆما بڵاوم کردەوە لە بری قسەکردن لەسەر بەڵێ و نەخێرەکەی ڕیفراندۆم قسە بکرایە لەسەر پرۆژە قانونی ڕیفراندۆمەکە خۆت خەڵک بێت یعنی قسە لەسەر چی بکە نابێ پرۆژە قانونێکی ڕیفراندۆمتە بێ لانی کەم خەڵکی پێ ئاشنا بکەی ئەوانەی کە لە عەزەبەتی خۆیانەوە ئەیانەوەی ئەم پرسە بکەن ئەم پرسە بە عەزەبەت و بە هین ناکرێ بە ئەوە ناکرێت تۆ بچی لە شوێنێکی بەرزەوە قسە بکەی ئەم پرسە بە تەواضوع ئەکرێ ئەم پرسە بە دانەوان نەکرێ ئەم پرسە بەوە ئەکرێ دەرگا بە دەرگابێ ئەم پرسە بە وشارکردنەوەی تاکەکرێ بۆیە لە ئاستی ناوخۆی ئەمە مەبەستم وشیاری تاکە و ئاشناکردنی تاکە بە پرسێکی زۆر چارە نووساز وە لە هەمان کاتیشە مەترسیدار بەڕاستی ینی پرسەکە چارە نووسازە و مەترسیداریشە بۆچی مەترسیدارە من ئێستا پێ دەڵم ئێمە لە بڕواناکەم هیچ کەسێک ئەوەی کە تۆزێک لە مەسەلە سیاسیەکان شارەزا بێ بەشی کەم وشیاری ئەوەی تایە کە بە هیچ شێوەیەک چەمکی ئابووری لە چەمکی سیاست دانەبڕێ بڕۆ سێری تەجربەی دەوڵەتانی دەوروپشکە 200 ساڵە دەوڵەتە کەچی هەموو ساڵێ بە 6 مانگ جارێ بە 3 مانگ جارێ داوای ئیسلاحی ئابووریەکە ئەمە بنەمای دەوڵەتی تۆیە گەر پێ دەڵم ئەمریکا 200 ساڵە دەوڵەتە هەموو ساڵێت چاکساسی ریفۆرمی سیاسیەکە ریفۆرمی ئابووریەکە ریفۆرمی ئیداریەکە تۆ لێرە تاقە سەرچاوەیە کە پشتت پێبەست بێ کە مەسەن ڤێڕایەتی تیانە وەکوڵێن هەمە جۆری تیانە تەنها داهاتێکە تێ کە پێڵێن داهاتی نەوت ئەوەش ئەوەیە کە ئەیبینی بەو شێوەیە کە هەموو خەڵکێک و هەموو تاکێکی ئەم کوردستانە ئەزانێ داهاتی نەوت یعنی هیچ معلوماتێکی لەسەر نییە زۆر باشانێ بەرەو چ ئاقارێک ڕۆشت بۆیە ئەبێ مەجالم بیت بۆی من دواتر قسەت لەسەر چەمکی ئابووری و سیاست بۆ بکەم دواتر گرەی بەمەوە هەم بە پرسی ڕفراندۆم من پرسیارێکم لێ کردی سەبارەت بە ئەو متمانەی کە بێت تاک هەیبێ بۆ ئەوەی لە دەوری سەرکرداتی سیاسی کورد کۆ بێتەوە سەبارەت بە ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان ئەم متمانەیە دروست بووە بۆی خەڵک ئامادە بێ بۆ هەر دەرهاویشتەیە کە لە دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕفراندۆم هەبێت لە هەرێمی کوردستانە من پێ دەڵم ئەو متمانەیە بەتایبەت وەڵامی پرسیارەکەم زۆر بە سەراحەت پێ دەڵم ئەو متمانەیە ئەو تا ئێستا ئەگەر پێشتر هەش بوو بێ ئێستا با بڵێم وا وەسفی بکەم زۆر لاواز و زەعیف بوو بۆچی ئێستا پێ دەڵم یەکەم تۆ لە مەسەلەی حکومڕانیە بەڕاستیمە هینێکی گەورە تێناوە با بڵێن سەرنەکەوتنێکی گەورە و فەشەلێکی گەورە تێناوە ئەمە کە هەموو ئەزمونونەکەمان و هەموو شۆڕش و ڕاپەڕێنەکان منۆکو لە بڕگەی پێشووتری شاوتم ئێمە بۆ مەسلەیەکی حکوومەتی لۆکاڵی هەرێمی کوردستان بووە حکوومەتەکان بەو دەردەبرد کە بردیان ئەمە یەکەم دووهەمینیان یعنی لە مەسلەی سیاسەتی دارایی و ئابووری و بەڕێوەبردن ئەوانەوە وتم پشتت بە یەک سەرچاوە بەستووە کە مەسلەی نەوتە هەموو فەکەڵتیەکانی ترت هەر هەمووی سێکتەرەکانی ترت هەمووی فەرامۆش کردووە من لە
جواهرلال نهرۆ کە کتێبەکەی بۆ خاندین و سیوە ڕسائل تاریخیە باسی ئەوە کە بەریتانیەکان کاتی خۆی کە تەماحیان کردوتە ناوچەی هندوانە لەبەر خاتری بەهاراتەکەی بووە تەماحیان کردو ئەم ناوچەی ئێمە لەبەر خاتی تووتنەکەی بووە واللهی دیراسە هەیە ئەڵێ بەس هەرێمی کوردستان واز لە نەوت و واز لە نازانم گاز و واز لە شتی ژێرزەوی بێنە بەس لە شتی سەرزەوی بە تووتن و تیرەکەی هەموو خەڵکی کوردستان نەتوانی بەخێو بکەیت ئەی بۆ تۆ 25 ساڵە حکومڕانیت کردووە یعنی تۆ بیرت لە چی کردوێتەوە متمانەی تاکرد لەکوێ بە دروست بێ تاکێک کە ئێستا حەقێکی مکتەسەبی هەبووە بەوەی کە ڕاتبێک و موچەیەکی باش و چاک و ڕێک و پێکی هەبێ لەبەرەوەی وتم هەموو خەبات و شۆڕشەکەی هەموو تەنازولاتی کە کردوێتی بووینێکی کردوێتی لە پێنای ئەوە هاوڵاتیی خۆشگوزەران بژی ئایا ئێستا هاوڵاتی لە هەرێمی کوردستانە خۆشگوزەرانە زی باشە دواتر زیاتری لەسەرەکەی بەڕێز ناسح حەمە بەبێ پشگیری نێودەوڵەتی و دروستکردنی کۆدەنگیەک سەبارەت بە بەڕێوەچوونی پرسی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان کە تازەترین لێدوان وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە زاری وەزیری دەرەوەی ئەمریکاوە دەڵێن ئێمە پشگیری ڕێفراندۆم ناکەین لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ بەبێ ئەم پشگیریە ئەگەر کورد دروستی نەکاو بەدەستی نەهێنێ بۆ چوونێکەیە بەڕێوەچوونی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان یاخود کورد ڕێفراندۆم کە هەندێک دەڵێن وەکو قومارکردن وایە بە چارەنووسی کوردەوە لەگەڵم بۆ چوونەدەی ئەزانی چۆنە ئەمە چێش پرسێکی زۆر گەورەیە حیاتیە مێژوویە یەکەم جارە کورد لە پارچەیەک لە کوردستان کەوتۆتە ئەو قۆناغی کە نەوتی هەیە پارەی هەیە موئەسساتی هەیە بەڵام لەگەڵ هەموو بۆچوونەکانمان لەسەر ئەو شێوە بەڕێوەبردننی بنەماڵەیی یا دەست داگرتن بەسەر بەرووبوومی ئەو میلەتەیدا ئەوانە لەلایەکدا بنین حەقیقەت ئەوەیە کە کێشەیەکی ئاوا گەورە بۆ یەکەم جار کە ئاوا مقدسانە هەمومان بۆی دەچین بێکێشە و گرێگۆڵ نابێت ئەوەی کە تۆ پێ دوابێ غەرب دێنێ دوو دەستەجی لەسەر خۆکو خۆتان کوتان سینێکی زۆر ڕازاوە سەر بەخۆیت پێشکەش دەکەن نا لە پێ ڕەنگە 15 ساڵ بچێشێ دەوڵەتێک مخالف بێت دەوڵەتێک بە ڕسمێتت بناسێ بەڵام مهم لێرەدا بەڕێی من ئیرادەی نەتەوەیە ئەو ئیرادەیە کە تۆ بە دنیای دەسەلمێنی لە پلانی ئەیەوە بچوو بە پلانی بی ئەمریکا ئەوە نییە بێ بڵێ ئەمن دژی سربەخۆی کوردستانم یا بێ بڵە وڵا ئەمن ئەوە سربەخۆیتان بۆ دروست دەکەم مستعی لە شتی وای نە لە تەیموری ڕۆژهەڵات کردووە نە لە کۆسۆڤۆ کردووە نە لە تاقسیم و دابەشکردنی چێکۆسلۆڤاکیا کردووە ئەوانە سیاسەتی خۆیان دەکەن بەڵام دەگەڕێتەوە سەرەوەی کە تۆی کورد لەباری دیپلۆماسی و لەباری لۆبیەوە چت بۆ کردووە ئەم کێشەیە بە دیپلۆماتکاری چاک ئەو دیپلۆماتانەی ئێمە هەمانە دوێنێ پێرەکانە کاک مەسعود بارزانی دەڵێ ئەمە ڕێفراندۆم دەکەم بۆ سربەخۆیی کوردستان دیپلۆماتکارەکەی کە 15-20 ساڵە لە بەغا وەزیری خارجەیە دێ دەڵێ بۆ سربەخۆیی ناکەین ڕێفراندۆم هەروە دەکەین بۆ ئەحوا یعنی یاری ئەمە زمانی سیاسی نییە حقیقەت ئەوەیە کە ئێمە پێش هەموو شتێک دەبوو ناوماڵی خۆمان قایم و قایم کرد بە ئەو جار بێنین گۆشی بنەوەکانمان بدەین مناڵەکانمان بدەین کە کاکە ئێمە کارێکی وا خەتەرناک دەکەین بێ خەتەر نییە تورکیا لەوانەیە نان و ماسمان لێ ببڕێ ئێران لەوانەیە سەوزە و تەماتەمان لێ ببڕێ هەمووی ئەوانە بە میلەت دەڵێن بەو پەڕی شەفافیەتەوە وەرن پێکەوە مناقەشەی دەکەین وەرن پێکەوە ڕاکارەکان هەڵدەسەنجێنین ئەمانەیە هیچ نەکردووە هەستاوە چۆن لەو سەرەی لە دیوەخانێک دانیشتووە 15-20 حیزبیبان کردووە کە بە 12 حیزبیان پێچکە کورسێکیان نییە باش گۆڕان لەوێ نەبووە بە 24 کورسیەوە کۆمەڵ لەوێ نەبوو بە 6 کورسیەوە لایەکی یەکێتی هەمومان دەزانین بە دڵ و بەجانەوە لەگەڵ نییە چونکە یەکێتی بمان هەوێ نەمان هەوێ حاکمی 25 ساڵی لایەکی کوردستانە تۆ دەبوو هاتپای ناوماڵی کورد ڕێخسپایە ئەتو مشکلی ئەساسی ئەو ڕۆکانە کە بۆتە دوو زۆن بۆتە دوو بەرەی ڕێفراندۆم و دژە ڕێفراندۆم من بڕوان بەوەی نییت حەقیقەت ئەوەیە کە ئەوەی کە دەڵێت دژە ڕێفراندۆمم تا ئێسقان لەگەڵ سربەخۆیی کوردستانە و بە دڵ و بەجان خەونەکەی ئەوەیە بەڵام مهم ئەوەیە کە چێ ئەوەی دەکا چێ داوای دەکا ئەمن ئەو کەسەی کە داوای دەکا وەکو عەلی و دەزانم عەلیەکان یەکجار زۆرن متمانەم پێی نییە ئەمن متمانەم بەو کەسەی نییە کە ئەوڕۆ خۆی کردوتە پێش شەنگ و پێش قەراوڵی
مەسلەی سربەخۆی ئەوەڵەن مەسلەی سربەخۆی لە کوردستان مەسلەی تاک بە تاک و ئەو منداڵانەی لە بێشکەدان و ئەو منداڵانەی ئێستا لە دایکیش نەبووە ئەتۆ بە ئیجازەی چێ هاتووی خۆت کردوتە خاوەن و مڵکداری ئەو مۆزوعە تۆ مڵکداری و مۆزوعینی پێش تۆ زۆر خەڵک مڵکداری ئەو کێشەی بۆ ئەوانە ئێستاش ئەوانە پێدوانە بێ خەویان لێکەوتو ئەوانەی کە مڵکداری سەربەخۆی کوردستان بوون بەڵام ئەوان عاقڵانە دێن بزانن ڕێکارەکان چییە کەی بیکەین جا ئەمە چ سەربەخۆیەکە چ سەربەخۆیەکە چ ڕفراندۆمێکە کەرکووک لەگەڵ نەبێت چۆن شتی وا دەبێت شنگار لەگەڵ نەبێت چۆن شتی وا دەبێت ناوچە دابڕاوەکان لەگەڵ نەبن ئەگەر ئەتۆ زەمانەتی ئەوەم پێدەدەی کاک مەسعود وەرە بە خێر بێ وەرە بە شەفافی لەسەر مێزێکی ئاوە هەمووان ئاشکەوە دەست دەملانیان کە بڵێ کاکە پێویستیم بە ئێوەیە حەقیقەتی مەطلب ئەو ڕۆکانە ئەم ڕفراندۆمە بەو وەزعی کە تازەوە 2 هەفتەیە بانگەوازەکەیان کردو هێندەشمان نەماوە مانگێک مانگونیوەکمان ماوە ئاوا بڕۆینە پێشێ بەڕێی من گەورەترین زەربەمان لە کێشەی نەتەوایەتی داوە و بە کورت و کرمانجی ئێمە خەریکین کورد کێشەی کورد لەباری وەزن و قورسایەوە سووک دەکەین ئەمە خراپە ئەمە خەتەرێکی یەکجار گەورەیە نابێت تاچی کورد ئەمڕۆ ئیجازە بە ئەحەدێک بدا کێشەی نەتەوایەتی سووک بکە ئەو بنەماڵەیە خەریکە سوچی دەکەن بۆ سوچی دەکەن یەک دێڕماوە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەجەندای دیکە لە پشتری ئەوەیە میلەتی کورد دەبێ وریا بێت ئەو ئەجەندای بخێنێتەوە ئەو ڕۆژشعبیەتی پارتی لە خەریکە شعبیەتی پارتی بەوە دەبنەوە سەرێ زۆر باشە دواتر لەو بارەی من و تۆ گفتوگۆی زیاترەکەین بەڕێز بەختیار تاڵەبانی لە تازەترین لە دوانیدا بەڕێز بارزانی ئاماژەی بۆ کردووە کە میلەتی کورد ئامادەیە لە برسا بمرێ بەڵام سربەخۆیی و ئازادی بەدەستبێنێ ئەم لێدوانی بەڕێز بارزانی ئایا وەڵامێکە بۆ هەڕەشە و مەترسیانەی کە لە ئایندەدا لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەگەر هاتو ئێمە ڕێفراندۆم بکەین ئەوان لە برسا ئێمە بکوژن پێم وایە وەڵامێکی سادە بۆ ئەو پرسیارەی جەنابێت کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم ئاماژەی بەوە داوە هەموو میلەتی کورد ئامادەی لە پێناو سربەخۆیی سەروەری نیشتیمانەکەی گیانی خۆی فیدا بکات خۆر واشی کردووە یعنی ئەمە شتێکی نوێ نەبووە بۆ ئێمە بەڵام بۆ بەگوێی غەرب و بەگوێی ئەو وڵاتانی بدەیت کە ئەمڕۆ باسی ڕفراندۆم دەکرێت یان باسی ئەوە دەکرێت ئەمڕۆ کاتی نییە ئەمە وەکو بابلێن ئاماژەیەکە بۆ ئەولانە دەنا چێ بوو دروشمی کوردستان یان نەمانی بەرز کردەوە یخۆ کوردستانیان هەمان ئەومانایە دەگرێتەوە کە دەماگوت کوردستانیان نەماننی ئێمە لە پێناوی کوردستاندا ئامادەین بە هەموو پیرۆزەکانی خۆمان بە ڕحمان بە گیانمان خۆمان قوربانیکەین بۆ خاک کورد ئامادەیە لە برسا بمرێ بەڵام سەربەخۆی ڕابگەێنێک ئێمە بە جددی هەڕەشەیەک دەوری یاوین ئەگەر هاتو ئێمە ڕفراندۆم بکەین لە هەرێمی کوردستان هەڕەشەیەک هەیە لە چواردەورومان کە لەوانەیە لە برسا بمانکوژن باش ئەمە خوێنمان داوە یعنی خوێندان گرانترە یان ئینسان کە لە پێناو ئامانجە ئەسما و جوان و پیرۆزەکە تۆ برسی بیت یعنی کامیان گرنگترە ئەتۆ ئێستا برسی کراویت یعنی ئەوە 2 ساڵە دوای ئەوەی کە برادران پێیان وا بۆ ئەوەی کە ئێستش پاسا بۆ ئەوە ئێنەوە ڕفراندۆمان دەوێت ئێمە دەگەڵ سەربەخۆین تا سەر ئێسقان بەڵامێکدا دەدەن بە تەنیشت بەڵامەکەیە کۆی ئەو قسانەی کە دەیکەن زەربی سفری دەکەنەوەیان کۆی ئەو قسانەی کە دەیکەن تەعجیلی دەکەن بۆ 10 ساڵی دیکە یان ئێمە ڕفراندۆمان بۆ سەربەخۆییەک دەوێت ئەو سەربەخۆیە بەو خەیاڵ و بەهارە بێک ئەوان دەیانەوێت ئەو بەهارەی کە ئەوانش دەیانەبێتە دی لە ڕۆژێک و 2 ڕۆژ و مانجێک و ساڵێکە نایەتە دی ئێمە هەموو دەزانین برادرانش دەزانن ناوەندە توێژنەکانی جیانیش باس دەکرێت ینی ئەمە شتێکی نوێ نییە کوردستان لە بەرامبەر گۆڕانکاری گەورەدایە ناوچەکەش لە بەرامبەر گۆڕانکاری گەورەدایە باش ئێمە لەکوێ ئەو گۆڕانکاریانە داین ئێمە حالیان لە ناو ئۆپراسیۆنێکی گەورە یان لەناو ئەتلافێکی گەورەی شەڕی تیرۆرین لە جیهانە ئەوەش کە پێی دەگوترێت تەحالفی بابلێن دەولی بۆ شەڕی دژی داعش باش ئێمە ئەمڕۆ لە ناو ئەو پرۆسەین کە گۆڕانکاری لە ناوچەکە دروست دەکات بە خلاف یان بە جیاواز لە خۆناغەکانی پێشووی خەباتی ڕزگاری خوازی کورد کە هەمیشە لە دەرەوەی مەطبەخی سیاسی ئەوەی کە دەستکاری ناوچەکە کراوە یان ئەوەی کە گۆڕانکاری ناوچەکە کراوە ئێستا خۆشبەختانە ئێمە لە ئەو مەطبەخە سیاسیین کە باس لە گۆڕانکاری ناوچەکە دەکرێت چی لە ئەو ساتی دەولی چی لە ئەو ناوەندانی کە بڕیاریان بەدەستە هەموو ئاماژە بەوە دەدەن کە گۆڕانکاری ناوچەکە دەکرێت گۆڕانکاری لەکەیە دەکرێت لەم
ماوەیە دەکرێت کە ماوەکی زۆر کەمە بۆ کۆتایی داعش لەم ناوچەیە بە تایبەتی لە عێراق. باشە ئێمە دین باس لە پرۆژەیەک دەکەین بۆ ئەو دەوڵەتە یان بۆ ئەو خەونەی کە هەومان پێمان باشە با بڵێن کۆمارێکی جوان بێ ئەو کۆمەڵی ئەفلاتون لە ڕووی دادپەروەریەوە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی مافی مرۆڤەوە لە ڕووی هەموو مافەکانی ئافرەت و ئیدی هەتا دوایی ئەمە هەمومان پێمان باشە بەڵام ئەمە ئێستا ئەم هەموو بە مؤسساتکردن و داد ئیدی ئەم هەموو شتێک کە باس دەکرێت ئەمە هەمووی لە ئانوسات و لە کەمە 25 ساڵە کاری بۆ دەکەین قۆناغێکمان بڕیوە ئێمە چەند 25 دیکەمان دەوێت یان وڵاتانی کە تەجربیانە بووە چەند 25یان بڕیوە تا ئەمڕۆ گەشتێتە ئەوەی کە ئێستش خۆیان پێیان کامل نییە. بۆیە من ئەوەی پێم وایە کە پاساو دێنرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەو ڕیفراندۆمین کە خۆیان دەوێنەوێت بەو شێوەی کە ئەوان دەێن ئەمڕۆ نایەتەدی یانی ناکرێت و دەلیلەکانش بەوەیە کە لەسەر ئاوازی ئەو وڵاتانە دەخوێنن کە دژایەتی ڕیفراندۆمە دەکەن. باشە بەڕێزکار بەختیار لێدوانەکەی بارزانی سەبارەت بە ئەوەی کە هەرێمی کوردستان ئامادەیە لە برسا بمرێ بەڵام سەربەخۆیی ڕابگەیەنێ خوێنەوەی جیاوازی بۆ کرێ و بە مەترسیداریش وەسفەکرێ بۆ پێی کە بۆ چوونێکەیە کە لە چواردەورمان ئەگەر هاتوو ئێمە ڕفراندۆمکەین یان بیر لەوە بکەینەوانێ بەم میکانیزمە و بەم شێوازە سەربەخۆیی ڕابگەێنین لەوانەیە چواردەورمان بەتەواتی هەم ئێران هەم تورکیا کە ناڕەزایەتی خۆیان دەربڕیوە و ئەمریکا لە زاری وەزیری دەرەوەی ئەمریکاوە کە ئەوەی ڕاگەیان پشتیوانی لە ڕێفراندۆم ناکەن. هەرێمی کوردستان منم پرسیارە لە بەڕێستەکەم تکایە وەڵام بیتوانێ و ڕێگەم بی پرسیارەکەت لێ بکەم سپاس دەکەم. بەرگەی ئابلوقەیەکی ئابووری ترەگرێ بەرگەی ئابلوقەی گەشتی ئاسمانیەگرێ بەرگەی ئەواگرێ کە سنوورەکانی لێ داخرێ سەرچاوە ئاویەکانی لێ بگیرێتەوە. باش ئیدی ئێبەوەکو خۆت گوت لە باشە ئیسە خۆت لە سەرەتای بەرنامەکەی گوت لەسەر سینێکی زێرا پێشکەشمان ناکرێت دەبێت قوربانی بۆ بەڵام دابێت کات و وەخت و شوێنێکی گونجاو هەڵبژێردرێت ئەوەی کە جەنابەت دەیلێت ئەوەی کە جەنابەت دەیلێت بەڵێ ناکرێت کات و شوێن و وەختێکی گونجاو هەڵبژێردرێت یعنی باشە ئیدی کات و وەخت و گونجاویکەیە تۆ ئێستا کە لە ناو پرۆسەیەشیت کە لەناو کوالیسیۆنێکی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش باشە ئەتۆ ئێستا ئەگەر نتوانێت ئەو کاتە بێت ئەو دەرفەتە بۆ خۆت بقۆسیتەوە بۆ ئەوەی خەونی سەدان ساڵی میلەتەکەت بێنی دەدی ئەی باشە کاتێکە دنیا ئیستیقرار دەبێت و عێراق سەقامگیر دەبێت و جێژێکی بەهێزی دەبێت و حەشدی شعبی کەیسە سوپای هەیە سوپای ئاسمانیشی داناوە سە بەتەمان دایرن و سوپای دەریایشی دانا وەکو بابلین سوپای پاسدارانی ئێران بەتەمان ئێستا ئەم هەموو مؤسساتانەی بۆ بکەنەوە و زانکۆی بۆ دەکەنەوە باش ئێمە کەی یاری کەی کاتی ئەو کاتی کە عێراق دەبێتەوە عێراقی کە بێتە مەترسی لەسەر هەرێمی کوردستان ئەوەی کە هەشمانە دەمێنێت بەڵام ئەوەی کە تۆ دەیلێت تەفسیری بۆ ناکرێت من بە یەک جملە جوابتم دایەوە کوردستان یان نەمان ئەمە ئەوەیە ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین بەڵام خۆمەرجش نییە هەموو هێلکەکان لە سەبەتەی وڵاتێکا بیان لەسەبەی وڵاتێکی دیکەیە بێت بەقەدەر ئەوەی ئێمە پێویستیمان بە وڵاتەیە بۆ ئەوەی ئابووری ئێمە با بڵێن تووشی شکست نەبێ یان تووشی ئابلوقەی ئابووری نەبین بەقەت ئەوەش ئەوان پێویستیان بە ئابووری هەرێمی کوردستانە وڵاتانی کە باس کراوە بۆیە نە وڵاتێک گرتوەکانی ئەمریکا نە تورکیاش ڕاستەوخۆ ئاماژەیان بۆ نەداوە کە ئابلوق ئابووری دەکە سەر هەرێمی کوردستان وڵاتێک گرتوەکانی ئەمریکا لەسەر زاری وتە بێژەکەی بەڕێزکار بەختیار ئەمریکا بەڕسمی لە زاری وەزیری دەرەوە ئاماژەی بۆ کردووە لە بەڕێوەچوونی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان ناکەن لە کەناڵەکانی ئەوان ڕێک بەم دەقە گوتراوە ئێستا کاتی نییە ئێمە ڕێز لە خواستەکانی ئێمەش لەم بەرنامەیە باز لە وەختەکەین لەم کاتێک کە لە شەڕی ئێمەش باز لەو ئێستا هەرێمی کوردستان باش ئەوان لەم کاتێ باش ئێمە خۆ بۆ ئەمریکای ناکەین ئێمە بۆ گەری کوردستانی دەکەین باشە کات چ کاتێک گونجا باش ئێمە 25 ساڵەوەی سیان ساڵمان دەگەڵ عێراقا بەڕێ کرد عێراقێکی لە قوممەی لاوازیە لە دوای ڕوخانی سەدامە کۆمەڵێک ئەحزابی پەرتەوازات لەسەر حکوم و دەستورێکماندانە ئەگەر ئەو کاتش دەمەنە دەستور دانا ئەندرا لە عێراق ئەو کاتە دانیان بە مافەکانی کوردانە ناوە بە زۆر فدرالتمان چەسپاندووە کردمانە ئەبری واقع لە سەریان ئێستا چاوەڕی ئەوە بکەین کام عێراق دوای شەڕی داعش ئەو سوپای پاسدارانەی کە دروست کراوە بە عێراق ئاخر نەخێر یەک دقت خوا بزانم دوای ئەوە برادران باسی ئەوە دەکەن کە ئەمە ئیشی پارتی و جەنابی سەرۆک کە دەبێت یەک بە یەک دەرگا بکوتێت باشە جەنابی سەرۆک بۆ کوردی دەکات خۆ کورد کەس داوای ینی بەسەری ڕفراندۆم بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان پێویست ناکات کەسی بۆ داوات بکرێت بێ هەمووی خۆی بە خاوەن ماڵ بزانێت
لە کاتێکە ئەوان دەرن ئیدعای دەکەین ئەوان کردیانەتە ماڵ بەسەر پارتییان ئەوان دەیانێت 2 ساڵی پێشوو کە زۆر سپاس کاک بەختیار بە پارش تکایە بۆی کاتەکە بە یەکسانی دابەشکەم سپاسی بەڕێز دەکەم دەدرایانگوت کو پاشگەز بۆ بەرزانی لە وعدەکەی کە داینابوو ئێستا ئەوە تا موعدی بۆ دابدراوە تانە لە موعدە دەدرێت باشە کاک بەختیار ئەگەڕێمەوە لای بەڕێز لەو بارەوە گفتوگۆی زیاترەکەی لەگەڵ پرۆسەیەکان نەبن کە سبەینێ پێیان ئەوان خۆیان پێیان وایە و خۆشیان ویان لێ کردووە ناشتوان بچنە ژێری لەبەر ئەوەی خۆیان بەدەستی خۆیان 2 ساڵ کردیان دەموڵکی پارتی و بەرزانی زۆر سپاس کاک بەختیار دواترە گەڕێمەوە لای ئێوە تکایە بۆی کاتەکە بە یەکسانی دابەشکەم سپاسی بەڕێز دەکەم دواترە گەڕێمەوە لای ئێوە لەو بارەوە گفتوگۆی زیاترەکەین تۆ لە سەرەتای بەرنامەکەدا باسە لە کشت و کاڵ کرد لە هەرێمی کوردستان هێندە پێش خراوە پیشەسازیمان لە ئاستێکدایە کە بێمنەت بین لە ئاس هەموو ئەو هەڕەشە و گڕۆشانی کە لەلایەن وڵاتانی هەرێماتی و تەنانەت نێودەوڵەتیشەوە لە هەرێمی کوردستان نەکرێ ئەمە دیسان و ئاستی ناو ئەگەر هەما پرسیاریشی لێ بکەمەوە هەرێمی کوردستان بەرگەی گەمارۆیەکی ئابووری گەمارۆی گەشتی ئاسمانی ئەگرێ بەرگەی ئەواگرێت کە سەرچاوە ئاویەکانی لێ بچێتەوە من هەموو جارێ سوپاسی خوا و سروشت و تەبیعەت دەکەم کە وڵاتێکی پێبەخشین مەسەرەن بوومە لەرزەمان لەسەر نییە لافاوی گەورەمان لەسەر نییە نەخۆشی زۆر وەکەوەی کولێرا و مۆلێرە ئەوانەمان تیا بڵاو نەبووتەوە باشە ئەو شتانەمان نییە مەسەلەن ئەجینا تۆ بەرگەی قەیرانێکی 24 ساعتەی بەنزین ناگریت کاک بەختیار دواترە گەڕێمەوە لای ئێوە تکایە دواترە گەڕێمەوە لای ئێوە ئەتوانی کۆمنتی خۆت بێ کاتی زیاتریش ئێمە تکایە بۆی کاتەکە بە یەکسانی بەسەر میوانەکانی پانۆرامادا دابەشکەم زۆر سپاس بۆ ئێوە فەرموو کاک ناسح من لەبەر ئەوە یعنی تۆ ئێستا ئەم دەسەڵاتی کە هەیە 25 ملیار دینار بە 25 ملیار دۆلار قەرزارە یعنی قەرزی هەنجا خۆ وڵاتی کوێت کە عێراق داگیری کرد بە هەمووی نەگەیشتە 50 ملیارێکەوە دەوڵەتێکی سربەخۆ و هین بوو بۆیە مەسەلەن لەسەر مستەوە ناوخۆیەکان پێم وتیوتم متمانە نەماوە بەڕاستیمە قەرزێکی زۆر هاتوۆتە سەرت و لەسەر بڵین سێکتەرەکانی تریش تۆ تاقە سەرچاوت تەنها و تەنها نەوتە ئێمە ئەگەر مەسەلەن لە کاتی ڕاپەڕینە لە ساڵی 1991 لە 2003 ئەگەر با بڵین فاکتەری نێودەوڵەتی ڕێگر بوو بێ لەوەی کەوا تۆ مەسەلەن پرسێکی ئاوها نەوروژێنی ئێستا فاکتەری ناوخۆیی ڕێگرا و بە سەراحەتیش مەسەلەن هیچ وڵاتێک هیچ دەوڵەتێک دژایەتی خۆی بۆ ئەوە ڕانەگەیاندووە تۆ بڵێ بەڵام ئەو سەیری بارودۆخ و زروفی تو ئەکا ئەم دەسەڵاتی ئێستا ئەم دادپەروەری کە هەیە ئەم بێمتمانەیی کە هەیە ئەم تاکوشتنی کە ئێستا لە کوردستانە هەیە لە ڕووی ئابووری و ئەمانە هەمووی فاکتەرن بۆی کەوا تۆ وات لێ بکەن سقەت بەم عقلیە سیاسی ئێستا نەمێنێ ئەم عقلیەتی کە ئێستا سیاست بەڕێ ئۆبا لە هەرێمی کوردستانە بە کورتی بە کورتەکەی غەڵەتی زۆری کردووە تۆ دەرکەوتە و لێکەوتەکانی عقدی 50 ساڵەی نەوت کە لێرە هەموو بەدەستی و ئەناڵێنین ئەترسم ڕیفراندۆمەکەش هەر بەو دەردە بچێ بەڕاستی یعنی ئەوە زۆر مەسلەیەکی گرنگە ئێمە ئەبێ قسەی لەسەر بکەین و من جارێکی تر تاکی لەسەر ئەوەکەمەوە مەسلەی ڕیفراندۆم پەیوەندیدارە بە هەم ئاستی ناوخۆیی و ئەم ئاستی هەرێمایەتی و هەم ئاستی نێودەوڵەتیش لەسەر ئاستی هەرێمایەتیە تۆ دوو دەوڵەتی دراوسێتێ تا ئێستا لە 180 بۆ لە 190 هەموو پێداویستەکانی تۆ لەو دوو دەوڵەتەوە دێت لە 180 بۆ لە 190 پێداویستی هەموو خەڵکی کوردستان لێوە دێت دوایەوە دوێنێ پێرەڵەن ئاو گیراوەتەوە بزانم کەس بەدەنگ هات لەسەری کەس قسەی کرد لەسەری تۆ باشی خۆسبەینێ و دوو سپێژ لێت بگرنەوە هیرت لەسەر بکەنەوە کە بە تایبەتی شەڕی ئاو ئیتر لە شەڕە هەرە نزیکەکانە لە دوای ئەتوانم بڵێم ئێستا خەریکە پێشی شەڕی نەوت و شەڕی سامانی سروشتی ئەوانە ئەداتەوە لەسەر مەسەلەی نێودەوڵەتیش من حەزەکەم قسەی لەسەر ئەوەش بکەین لەسەر مەسەلەی نێودەوڵەتی سبەینێ کۆمەڵێت تۆ ئەگەر لەبەر دەمایە بێت تۆ خۆت بۆ هەموو ئەمانە حازر بکەیت تۆ زانی خەڵکی سیاسی نەقشە ڕێگادا ئەنێ نەک بەو عقڵی کە خۆی هەیەی و ئەوێ جێبەجێ بکە ئەبێت تو عقلی دۆست و دوژمنەکانیش بزانی پیلانەکانی ئەو چییە ئایا ئەمە پیلانی دۆست و دوژمنەکانمان خوێندوێتەوە حسابمان بۆ کردوون ئەخرەمانە هەمووی تۆ چارە نووسی میلەتێکەتی دێتەسەوە جارێکتر ئەیڵێمەوە هیوادارم مەسەلەی ڕیفراندۆم بۆ مەسەلەی سربەخۆیی بێ و ئەگەر مەسەلەی ڕیفراندۆم بە دەردی عقدە 50 ساڵیە نەوتەکە بێت کە
هەموو ئەنجامانی لێکەوتۆتە وڵی پێم وابێ نەیکەین باشترە ئەو ڕئی بنە زۆر باشە کۆمنتی بەڕێزە لەو بارەوە کاک علی کەریمی وڵی با یەک شتان پێ بڵم بەڕاستی بامە هاتوون لێرە لەگەڵ میلەتەکەمان چوار قسە بکەین چوار ئەوە بکەین ئەوان لە ئێمە حاڵی بین ئێمە لەوان حاڵی بین بەڕاستی کۆمەڵک کێشەی گەورە لەو 5-6 ساڵەی ڕابردوودا جارێ هەموو نەورۆزانێک ئەوە سەر بەخۆی یعلام دەکەم ئەوەی ساڵانی پێشووتان هەموو لەبیرە دوای دەبەوە بە هیچ چوو دەبەوە بۆوانە ئەمە بۆ سەرکردەیەکی سیاسی بۆ کەسێک کە خاوەنی بەرپرسیارەتێکی گەورە بێ بەرامبەر شعبێکی 4-5 میلیۆنیدا بەڕاستی سیاست لەسەر ڕق لەسەر کە لە ڕقی بە غروری عەشیرەتی ناکرێت دوایەکانش کە نەبوویە ئەخر کاکە تۆ بزانە لەگەڵ سیاسەتی غەڵەت لەگەڵ برادرانی بەغدا کە خۆتان پێکەوە دا یەک حکوومەتدان پێکەوە تەوافقیتان بۆ خۆتان ئیمزا کردووە بزانە لەگەڵ مالکی چتان کرد مەعاشی و میلەتەتان چ لێ کرد دوایش هەروەک بەرزەکی بانان بۆی دەرچوون و ئەوەی خەتابارە میلەتە ئەوەی کە لە هەمووان خەتابارترە ئەوەیە کە لێی قەوماوە ئێوە هیچ خەتابار نین ئێوە سەرکردایەتێکە بۆ ئێوە غرورەکە بۆ ئێوە شەرەف و شانازێکە بۆ ئێوە بۆیە بەڕاستی ئەم جارش ئەگەر وریان نەبین ئەو جارش ئەگەر باش متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ لای سەرکردایەتی کورد بە تەواوی مەعنا نەگەڕێتەوە کاکە تووشی کارەساتێکی یەکجار گەورە دەبین دەور و بەرمان گورگە ئەو گورگانە ئیستفادە لەو بێمتمانەیە دەکەن لەو نیفاقەمان دەکەن و ئەو نیفاقە هیچ کەس بەرپرز نییە سەرکردایەتی سیاسی کورد خۆی نەبێ لە مەرحەلەی ئەوڵدا و بە تایبەتتریش ئەو کەسانەی کە لە سەری ڕەشەوە بریاری ڕێفراندۆمیان لە وەختێکی زۆر خراپ داوە ئەوان نابێ بە هیچ شێوەیەک ئەم وەرەقەیە بەکاربێنن کورە کاکە ئەتۆ پێویستت بە ڕێفراندۆمە بە دەنجی خەڵکە دەنجی خەڵک چارەنووسسازە ئەدی چۆن دەنجی خەڵک دە و دیوی دێگەڵە دەکەی کاکە دوای نێوپێرە ئەنواعی میدیای پارتی وەڕێکەوتۆ دەڵێ کاکە ئەوانەی کە دژە کتۆ سەیری ئەم دنیای مەجازی بکە کە ئەم چەند ڕۆژەی وەڕێیان خستووە کاکە ئێمە دوژمن نین کورە کاکە ئێمە تورک نین کورە کاکە ئێمە عەجەمی ئێرانی نین ئەتۆ بۆ وا دەکەی ئێمە ڕێیمان هەیە ڕێی ئەمە دەنگمان هەیە کورە کاکە ئەمن دەنجێکم هەیە دەڵم کاکە منیش تا ملان لەگەڵ تۆم دەچین بەرەو ڕێفراندۆم دەچین بۆ سەربەخۆیی کوردستان بەڵام ڕێیم هەیە دەڵم بەو ڕێگایدا بڕۆین بەو ڕێگایدا نەڕۆین ئەتۆ بۆ ئەمن دەکەیە دژە کورد ئەتۆ بۆ مۆری جاسووسم پێوە دەنووسێنی ئەتۆ بۆ مۆری خیانەت و ئیتلاعات و نازانم عەبادی و مالیکیم پێوە دەنووسێنی کاکە تۆ بۆت نییە ئەتۆ چکارەی کە بە سەرنووسەرێکی ڕۆژنامەیەکی محتەرەمی ئەهلی ئەو وڵاتەی دەڵێ ئەتۆ جاسووسی ئەتۆ پیاوی فلان و فلان و فلانی بۆیە دەڵێم کاکە بەو وەزعی کە ئەوڕۆ هەمانە ئەو موزاییکە و ئەو فیلمەی کە ئەمن دەیبینم لە ساحەی ئەم 4-5 شاری کوردستاندا نە کەرکووکمان ئامادە کردووە نە شنگار و ناوچەدا وڵاتان و ئەو جار لە نێو هەمووی گەلی کوردیشدا ئەو دوو نیفاقە و ئەو دوو بەرەچیە کەوتۆتە بەینمان چۆن دەچین بەرەو ڕێفراندۆم ئێمە دەبێت کاتێک هەڵبژێرین کە هەمومان وەکو ماستی مەیی وابین بەرەو ڕێفراندۆم بڕۆین و ئەو جار ڕێفراندۆم بە دەنگێکی سەر و 85 بێنین بە میلەت نیشان دەین ئەو دەم بەڵێ دەتوانم بربەرەکانی ئەمریکاش بکەم بڕۆم بۆ ئومەی متحیدە دەڵم تۆ خاوەنی دموکراسی تۆ خاوەنی قوتابخانەی دموکراسی ئاغای ئەمریکا فەرموو ئەمن دەنگی میلەتم وا دەڵێ بەڵام ئەتۆ دەچی ئەو مۆزوعەی بە خاتری شعبیەتێکی کازبی بنەماڵەیی خۆت زیاد دەکەی بۆی سوء ئیستیفادە لە شتێکی زۆر مقەدەس دەکەی بۆ بەرژەوەندێکی عایلەی و خانەوادەجی ئەمن ئەوەم پێکفرە زۆر باشە بەڕێز ناسە حەمە ڕەتکردنەوەی ئەمریکا بۆ پشگیریکردنی ڕێفراندۆم و ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان چی بە دوای خۆیان هێنێ زەی بە سەراحەت بە ئێمە شتێک هەیە بیڵین کە مەسەن ئەو ڕەتی ئەکاتەوە ناڵێ من دژی ئەوەم بۆی شتەکان ئێمە وەکو خۆی باسی بکەینەوە ئەو مەسەن هیچ دەوڵەتێک لەو دەوڵەتانە وەکو دژایەتی کەلیمەی دژایەتی خۆی بۆ ڕێفراندۆم و بۆوانە بەکار نەهێناوە بەڵام ئەوەی کە تۆ لەسەرتا ئەوتم مەسەلەی نێودەوڵەتی لە ئاستی سێمایەوەکو چۆن من ئاستەکانم بۆ پۆلێن کردی کە گرنگترین ئاستی ناوخۆیە پاشان هەرێمایەتی پاشان نێودەوڵەتی ئەگەر تۆ چاوەڕوانی ئەوە بکەی وەکو لە بڵین سەرەتای بەرنامەکەشەوە باسمان کردومانە ئەم شتت پێشکەش بکەن بەڕاستی وەکو بێکەسی نەمرەڵێت تاکو نەسەندرێ نادرێت تۆ بێ بیسەنی بەڵام تۆ چۆن ئەیسەنی ئێمە ئەبێ پێ لەسەر مەسەلێکی زۆر گرنگ دابگرین ئەویش ئەوەیە
مەسلەی تەوقیتی ڕیفراندۆم و ئامادەکردنی تاکی کورد لە هەرێمی کوردستان کە پێ دەڵم تاکێکی بریندارە بەدەست کۆمەڵێ سیاسەتی با بڵێن ناسەرکەوتوو و ناشەفاف و ناڕوون تۆ تاک چۆن ئامادە ئەەکەی بۆ مەسلەی ڕیفراندۆم بۆ پرسێکی چارەنووسازی وەکو ئەمە بەڕاستیمە تۆ یان ئەگەر با بڵین بە دیوەکەی ترە سەیری بکەین بڵین کەی کاتی ڕیفراندۆمە با ئێمە باسی ئەوە بکەین هەر وەختێ تۆ کۆدەنگێکی نیشتیمانی لەسەر بوو نەک بەم شێوەی کە ئێستا هەیە کۆدەنگێکی نیشتیمانی لەسەرەوە بوو کەوا تۆ ئیسلاحێک و چاکسازیەکی ئابووری و ئیداری و سیاسی سەرتاسەری لە هەرێمی کوردستانە بکەیت دوو تۆ عەقدێکت هەیە کە دەستورە لەگەڵ حکوومەتی ناوەندیە کە بە تایبەتی مادەی 140 چارەنووسی هەموو ناوچە دابڕێنراوەکان جیاکاتەوە تا ئێستا من سیاسێکی خۆمان نەبینی ئەوە بە حکوومەتی عێراقی بڵێ ئەوە بە محکەمەی فیدرال بەرەوە کاکە مادەی 140 لای تۆ پوچەڵ بۆتەوە تعتیلە تعلیقە پێمان بڵێ وەسفێکی مادەی 140 زۆر باشە تۆ تا ئێستا لە دەمی بەرپرسێکی حکوومەتی عێراقیەوە گوێ لێ بۆ وەسفی مادەی 140 بۆ بکە لە کاتێکە ئێمە خۆمان داوای ناکەین وەرە کاکە بزانین ئەمەمان چییە تۆ زۆر باشە بەڵێ باشە دواتر گەڕمەوە لای بەڕێز لەبارەوە گفتوگۆی زیاترەکەین بەڕێز بەختیار تاڵەبانی هەر لە ئەو لێدوانە یاخود ئەو چاوپێکەوتنە ڕۆژنامەیەدا بەڕێز بارزانی ئاماژەی بۆ کردو ئەگەر هاتوو ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان نەکرێ ڕووباری خوێن هەڵ ئەسێ بەڕێز بارزانی هێندە پشتی بەبەرەی ناوخۆی هەرێمی کوردستان ئەستورە کە لەگەڵی بن لە پشتیەوە بن ئەگەر هاتوو هەر هەڕەشەیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆوە بەڕێز کاک بەختیار گوێت لە دەنگی منە کێشەیەکی تەکنیکی بوو یان چی بوو بەڵێ ئێستا من قسە دەکەم بەڵام نازانم پێشتر دەنگ نەما ئەگام ئەستۆدیە نییە چی ئەگوزارێت و بەو هیوام کێشێکی تەکنیکیتان هەبێت بەڵام نازانم دڵنیا بە گرفتێکی تەکنیکیمان هەیە گرفتێک هەیە لە دەنگا داوای لێ بردنە لێەکەین فەرموو کاک بەختیار من نازانم لەناو ئستۆریە باسی چی کراوە بەڵام من بۆ وەڵامی پرسیارەکەت و بۆ وەڵامی ئەو پرسیارانەی پێشوش کە برادران باسی دیوەخانیان کرد و باسی ئەوەیان کرد کە لە هەرێکی سیاسی دەوێت خۆی بکاتە خاونە مڵکداری و ئەم شتانە برای گیان برای ئازیز ئەوانەی کە لە ئستۆدیۆن ئەمە پرۆسەیەکە بۆ هەموو نیشتیمانە مولکی کەس نییە و کەسیش پێویستی بۆ ناکات فەرمووی لێ بکرێت بۆ پرۆسەیە بۆ خۆی خاوەن ماڵەدا بتەوێت تۆ پرۆسەکە ناشرین بکەیت بەد لە پێناو ئەوەی کە ئامانجەکانی ئەو ئامانجانی کە ئێوە لە سەرەتای شەستەکان لە دوای لە ناوەندی شەستەکانەوە تا کۆتایی شەستەکانە کارتان لە پێناوی کردوەوەی کە ئێوە کاتە ناوتان نابوو تەقەدومیەت و منش لە کاتەوە بزانام ناوم نابوو تەقەدومیەت و کۆنەپەرستی ئێستا ناوتان ناوە دەوڵەتی دیموکراسی و مافی مرۆڤ و دادپەروەری و لەگەڵ سیستەمی کۆنەپەرستی و پاشایەتی و میرنشین و ئەمە هەر هەمان ئەوەیە ئەمڕۆ بە ئاوازەشکەیە ئەو کاتە بە ئاوازەکە دەگوترایەوە زیاد و کەمی تێدا نییە بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ کۆدەنگێکی تا ڕادەیەکی باش ئێمە وای دەبینین کە کۆدەنگەکەیە ئێمە وای نبینین کە دوو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان یەکێتێکی نیشتیمانی کوردستان هەیە کە خۆی لە جێگری سکرتێری گشتی و بەرپرسی دەستەی کارگەری و ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ فەیسبووکە تەعامل ناکات لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی و سکرتێری گشتی یەکێتیە تەعامل دەکات ئەمە جیاوازەکەی نێوان ئێمە و بیرکردنەوەی ئەو برادرەیە کە لە ئستۆریە باسی ئەوە دەکات گۆڕان و کۆمەڵ و بەشێک لە کاکە بەشێک ئێوە ئەوە بەڕاستی یەکێتەکان نابێ دەبێت ئەمە بۆ یەکێتەکان جۆرێکە لە ئیهانە و سوکایەتی یەکێتی حزبێکە هەڵگری کە من بۆ خۆم شەرەفی ئەوەم پێ دەبڕێت لا شتاکانەوە شەرەفی ئەومان هەبووە یەکەم حزب بووینە مافی چارەی خۆنووسین یەکێ لە دروشمەکان بووە خێرە ئێستا ئەمڕۆ کە کاتی هاتووە ئێمە ئەمڕۆ کە لە بەرامبەر گۆڕانکاری گەورە داین لە بەرامبەر ئەودان کە ناوچەکە بەرەو گۆڕانکاری هەروات ئەوەی کە ئەمڕۆ کاتی خۆی پیان دەگوت وەڵامی پرسیارەکەی منیش بیتەوە بە ڕێز کاک بەختیار سوپاس دەکەم ڕایز و ئەخر وەڵام تدەمەوە بەس ناکرێت ئەو شتانە تێپڕێن بۆ ئەوەی کە ئەم جملانە ئەم ڕستانە ئەم ڕستە ئینشائیانە زۆر جارجێمان لێ دەبێت ئەو کامپەی کە بۆ دژاتیکردن و بە شەیتانکردنی پرۆسەکە ئەوان دەوڵەت دەژیان دەوێت سەربەخۆیان دەوێت بەو شێوەی کە ئەوان دانێت 10 ساڵی دیکەش ڕگە 20 ساڵی دیکەش نهاتە دی باشە کاک بەختیار لێدوانەکانی بەڕێز بارزانی ئەگەر هاتوو ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان نەکرێ ئەوە ڕووباری خوێن هەڵەسێ ئەمە بە جۆرێک لە هەڕەشە وەسفەکرێ ئایا ئەمە هەڕەشەیە ئەگەر هەڕەشەیە هەڕەشە لە کی ئەکا باشە باش ئێمە ڕووبارێکی خوێنمان
لە پێناوی ئەم نیشتیمانیە نەبەخشیوە ئەنفالمان نەداوە کیمیان نەکراوین بەرزانیمان ئەوە هزار بەرزانیمان بە ئەنفال نەچووە گوندمان خابور نەکراوە 4500 گوندمان باشە کاتێک کە لە 91 چون بۆ مفاوزات لەگەڵ بەغدا جناوی لە چاو پێکەوتنەکە نەیگوت من بەناو ڕووبارێکی خوێن هاتوومە ئێستا بۆ با بڵێن گفتوگۆ هاتوومەتە بەغدا باش ڕاستە باش ئێمە تاکەی چاوەڕێبین ڕووبارێکی خوێنمان داوە ئێمە ئێستا لە قۆناغی فدرالین و کە بەغداش ئێستاشی لەگەڵێ بەو لاوازەیە دانی پێدا نانێت باش ئیدی ئێمە لەم قۆناغەیە بڕیاری چارنووسی خۆمان نەدەین کەی بیدەین ئەو کاتێک کە حەشتی شعبی هێزی ئاسمانی دروستەکات ئەو کاتی حەشتی شعبی هێزی دەریایی دروستەکات ئەو کاتی عێراق مؤسساتی ڕسمی عێراق دەبنە ئەو مؤسساتانی کە ئەمڕۆ لە ئێران هەیە بۆیە ناکرێت ئەتۆ بدەوێت ورەی هاوڵاتیانی خۆت ورەی هاونیشتمانیانی خۆت بەم گوتارانە بڕخێنیت بۆ ڕیفراندۆم بۆ ئەوەی سبینێ بە ورەیەکی ڕخاوە بچێت بۆ بەرەو سندەکانی دەنگدان بە بەڵێ بۆ سەربەخۆیی تۆ بڵێ وەڵی ئەوە تورکیای هەرشەمان لێ دەکات قوتی ئێمە بڕێت ئەوە بەغدای ئەوە ئەمریکای هەرشەمان لێ دەکات ئەوە ئاخوندەکانی ئێرانن هەرشەمان لێ دەکەن ئەوە کەمالیستەکانی تورکن هەرشەمان لێ دەکەن ئەوە شۆڤینیەکانی عەرەبن باشە تۆ ئەدی باشە ئێمە شۆڕشمان بۆ چی کرد خەبات باش ئەمە ئەوە لە شۆڕشی ئەیلۆ تاکو و ئەمڕۆ دەگات بە هەموو ئەو مەسات و کارەسات و بینەتیانی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە بۆچی بووە بۆ ئەوە بۆ کە ئێمە نان و ئازادیمان بێتەنا باشە بۆ سەربەخۆی کوردستان بۆچی بووبێت ئەمڕۆ خۆناقاتتە پێش شەڕێکی جیهانی هەیە لە دژی داعش ئەو شەڕە بەرەو کۆتایی دەچێت ئێمە دەبێت نەخشمانە بێت لە گۆڕانکاریەکانە ئەمڕۆ خۆشبەختانە سەرۆکی هەرێمی کوردستان هاوبەر بە هاوبەشی لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە بە بێک هاتەکانی تورکمان و ئاشووری و کلدان و ئەرمەنەکانەوە بە ئێزیدەکانەوە بەکو ئاین بە لایەنە سیاسی ئیسلامیەکانەوە جگە لە لایەنێکی سیاسی هەموو کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ پرۆسەکەدایە لە گۆگل لە سەرتا باسی بوون ئەو کەمپەی کە پێی وایە ئەم ئێستا کاتی نییە هەمان ئەو بە هەمان ئەو ئاوازە ئەخوێنێکە لە بەغداوە دەرێن کاتی نییە ئەوەی کە لە ئێرانەوە ئەلێن دابێ بکرێت ئەوەی کە لە تورکیاوە دەرێن کاتی نییە زۆر سپاس لێکیانەیە ئەوان بەهانەیەک دێنەوە بەهانەکان تەنها بەهانەکانیان جیاوازە دەنا لە ناوەڕۆکە یەک بیرکردنەوە هەیە ئەویش ئەوەیە لەمپەر دروستکردن ئاستەنگ دروستکردن ئەوەی کە پێی دەگوترێت لەخۆم لەبێش هەر پرۆسەیەک ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان ئەمڕۆ کێ سەرۆکار و سەرۆکاتێکات جەنابی سەرۆکێرێم و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆیە ئەوان نانەوێت لەو ڕێگایەوە ئەگەر سەربەخۆیش بۆ کورد بێت ئەوان دەڵێن ئەوە خۆ نایان شاردێتەوە دەڵێن کاکە نامانەوێت خۆ نە یەک جێگا لە دەیان جێگا من جۆم لێ بووە سەربەخۆیی یەک لە زەر دەستی بەڕێز بەرزانیەوە بێت ئێمە نامانەوێت باشە ئیدی بۆ سەربەخۆی دەبێت باشە سبینێ دەوڵەتی ئەڵمانیا هیتلەر داینەنا هیتلەر لێ نەبوو دیکتاتۆر نەبوو نازی نەبوون دەوا ئێستا و ئەڵمانیا کە ئێستا بینی باش ئەمڕۆ بەرزانیە دەوڵەتەکە بکە بۆ بەرزانی کاکە بۆ خۆتی بکە سبینە دەجار ئەم دەوڵەتی کە دای دەنێت دەجار حکومەتەکەی بڕخێنەوە سەر و ژێری بکەوە شتێکت بێنێ سەرۆریەک زۆر سپاس بۆ بەڕێزی کاک بەختیار تاڵەبانی دواترە گەڕێمەوە لای ئێوە بۆ وەرگرتنی دوایین کۆمنت باران دەکرێت جارێکی دیکە تۆ قڕ نەکرێت لەلایەن ڕژێمەکانەوە ئەمەیە گرنگە ینی تۆ سپاس بۆ ئێوە بەڕێز کاک بەختیار تاڵەبانی جۆت لە دەنگی منە تەسکی حزبی زۆر سپاس دواترە گەڕێمەوە لای بەڕێز بۆ وەرگرتنی دوایین کۆمنت ئەو پرسیارەی لە بەڕێز کاک بەختیار تاڵەبانیم کرد بەرەی ناخۆی هەرێمی کوردستان هێندە بەهێزە لە پشت هەڕەشەکانی بەڕێز بارزانی و بێکە هەڕەشە دەکە ئەگەر هاتۆ ڕەفراندۆم لە هەرێمی کوردستان نەکرێت ئەوە ڕووباری خوێن هەڵەسێ ئەگەر بە کوردیش وەڵام بیت و سپاس دەکەم من وەکو ڕۆنم کردو چکەوە باسی یەکێتی کرد من حەقی خۆمە قسێکی لەسەر بکەم ئەوە یەکێتی بوو نەیهێشت کۆبانی بکەوێ ئەوە یەکێتی بوو لە ناو جەرگەی تورکیایە و لە ناو ڕێکخراوی ئینتەرناسیۆنالە داوای ئازادکردنی ئۆجەلانی کرد ئەوە یەکێتی بوو نەزیفی شەڕی ناو خۆی ڕاگرت ئەوە یەکێتی بوو کە باسی فیدراڵەت کرد هەندێکیان و حکمی ذاتی و میری و کۆمەڵێ مەسائلی تر ئێمە با نەگەڕێنە بۆ معمەعانە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئاخر وەختی نییە کە تۆ ئیسارەیەکەی تۆ بە ناوی یەکێتیەوە قسە دواترە گەڕێمەوە لای بەڕێز بۆ وەرگرتنی دوایین کۆمنت کاتی بەڕێز ناسەح حەمێد آخر ئەزانیت ئێمە باسی شتی گەورە ئەکەین کۆبانیم بۆ دێنێت و سپاس بۆ بەڕێز کاک بەختیار دواترە گەڕێمەوە لای ئێوە لەو باریەوە گفتوگۆکەین تکە فەرموو ئەگەر بە کورتی وەڵام لەسەر پرسی ناخۆی پێم وتی ئەو ماوەی کە دانراوە زۆر کەمە ئەبێ جارێکی تر سەرکردایەتی سیاسی کورد بەم عەقڵیەتی ئێستا بیر نەکاتەوە تاکی کورد ئامادە بکەی
تاچی کردووە لێ بکەیتەوە جارێک تر متمانی بۆ بجێڕیتەوە تاچی کردووە لێ بکەیتەوە جارێکی تر ئینتیمای نیشتیمانی بۆ بجێڕیتەوە ئینتیمای کوردستانی بۆ بجێڕیتەوە بەم وەزعە شلۆقەی ئێستاوە کە ئەتوانم بڵێم تەنانەت هەندێک بارودۆخینی و دەوڵەتیش لە ناڵێم دژێتی ئەڵێم لەبار نییە تۆ هەر وەختێک کە توانیت لە ناوخۆی خۆتە بۆ وەرگرتنی دوایین کۆمنت کاتی بەرنامەکەم کۆتایی هات دوایین کۆمنتە بەڕێز کاک عەلی کەریمی بە کورتی زۆر دوایین کۆمنت زەحمەتە بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەوەی کە من بە کورت و کرمانجی پێیان بڵم بەو برادەرەی کە کەرکووکێش حقیقەت ئەوەیە کە خەڵک حقیقەتەن گومان و دوودڵی هەیە ئەوەندەمان درۆ پێکتون ئەوەندەمان وعد پێداون و نەمان کرد ئەوە تا بزانە گوتی لە من ئاسانتر نیە لەو سەرکردانە تا من کورسیەکەی خۆم بەجێ دێڵم ئەوە تا ئەم شەڕ و قەیرانەماوە دەستکە ئێستاش متمانەمان پێی نییە ئەو ڕوتی ڕفراندۆم و سربەخۆی کوردستان بنێرێتە کەنارێکی ئارام بنێرێتە کەنارێکی ئارام. سپاس بۆ بەڕێز کاک بەختیار تاڵەبانی دوایین کۆمنتی ئێوە. دوای کۆمنتی منەوەی کە متمانەی نێتوانێت تا 25 چاوەڕێک کە تا متمانەیە بێ بزانە ئەو شتە ڕاستە جددییان حتمیە ئەمە یەک دوو ئێمە ئێستا دەست پێشخەریەکەیە کە برایەتی نیشتیمانی کوردستان بەڕاستی شانی داوەتە بەری ئیشی لەسەر دەکات و بە هاوکاری لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بزنەوەی گۆڕانە ئێستا لە دوایین کۆبوونەوەی سەرکرداتی هاوبەشکە دەبوو برادری یەکێتی ئاماژەی پێ بدایە زۆر سپاس نەشزانێ یان ئەوی معلوماتی ئەوە بوو کە بڕیار دراوە ئەم پرۆسەیە لە ڕێگای پەرلەمانەوە بکرێت ینی بە وەسعی پەرلەمان ئاسایی بکرێتەوە کۆی سپاس بۆ بەڕێز بەختیار تاڵەبانی کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان ڕەزامەندی لەسەر ئەوە داوەکە پەرلەمان ئاسایی بکرێتەوە بۆ پرسی ریفراندۆم و سپاس بۆ ئێوە کاک بەختیار کاتی بەرنامەکەم کۆتایی هات سپاس بۆ بەشداریکردنتان لە سودی کورسات لە کەرکووکەوە سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێز ناسەحەمە زۆر بە کورتی کاتی بەرنامەکەم من دەڵێم ئەبێ هەمومان پێکەوە بڕیار بین ئەگەر هەموو پێکەوە بڕیاریە چاک بێ هەمووی مەسئولین خراپ بوو هەمووی مەسئولین واتە بڕیارەکە کە پێکەوەی بێ ئەگەر خراپ بێ هیچ مشکلەیەک نییە پێکەوە داومان باشیش بێ پێکەوە داومان کاتی بەرنامەکەم کۆتایی هات زۆر سپاس حقیقەت ئەوەیە وەختێک ئەوان دەڵێن سربەخۆیی با هەمومان لە برسان ببرینەوەوانە کاتێک میلەت باوەڕێن پێ دەکات کە ئەوانش کە لە دیوەخانە گەورەکان زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەلی کەریمی نووسەر سپاس بۆ بەشداریکردن لە پانۆرامادا هەروەها بەڕێز ناسەحەمە حوسێن ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ئێوەش کە بەشداریتان کرد لە پانۆرامادا هەروەها بەڕێز بەختیار تاڵەبانی کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێزیشێ کە لە ستۆدیۆی کورسات لە کەرکووکەوە بەشداریت کرد لە پانۆرامادا جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونە خۆشەویستان لەرەدا پانۆراما کۆتایی هات تا جارێک تر و لە بەرنامەیەکی نوێدا بەدیداری ئێوە شاد دەبینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.